ئێمە وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای دووهۆک بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 کە دەسەڵاتێکی تەشێری ڕێقابیمان هەیە، حتمما ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا و لەژنەی تایبەتمەند کە لەژنەی تەندروستی بەداداچوونمان بۆ هەموو شوێنەکان کردووە. ئەمەی دووهۆک ئەو نەخۆشخانەکەی دۆک و نەخۆشخانی بەردەڕەش و ئەو نەخۆشخانەی کە لە سنووری ئامێدیش دروست کراوە بەداداچوونمان بۆی کردو و حتمما گەشتمانە ئەو قەنەعاتەی کە بەهۆی قەیرانی داراییەوە ئەو کاتە لە سەردەمی حکوومەتی کاگنیچیر بوو بنیاتی نراوە، بەردی بناغی بۆ دانراوە، بەڵام دوای ئەوە کە بەهۆی قەیرانی داراییەوە نەیانتوانی تەواوی بکەن. ئێستاش بە هەمان شێوە ئێستا حکومەت زیاتر مەسەرەن گرنگی بە پێدانی موچەی فەرمانبەران و تەواوی وانەی کە وەکو گرێبەستن لەگەڵ حکوومەتی هەرێمە کار دەکەن ئیش دەکەن، زیاتر گرنگی بەوانەدا هەندێک ئیشی تر هەیە مەسەرەن لە ڕووی خزمەتگوزاری و دەتوانێت جێبەجێ بکەن. ئێمە کە بە دۆداچوونمان بۆیان کردووە ینی بە ئێمەیان وتووە کە بەهۆی قەیرانی داراییەوە ئینشاءڵڵا ئەگەر مەسەرەن بوجە بەردەست بێت ئەوە حتمما دەست دەکەن بە تەواوکردنی ئەو پرۆژانەی کە ماون.